میوانداری بەڕێز نەوزاد شێخ کامیلمان کردووە کە بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستانە و لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتی شێخ. زۆر سپاس بەخێر بێن. سپاس. دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار چ کاریگەریەکی هەبووە لەسەر مامەڵە بازرگانیەکان بەتایبەت چونکە ئێستا دەمی هەر بازرگانێ بکەیتەوە بۆ نرخەکە و گران کردووە لە منیش بە گرانەی هێنم. سپاس بۆم دەرفەتە هەرۆ ئاگادارن هەموو ئاڵوگۆڕی لە بەهای درا و دینار بێ یا دۆلار بێ لە هەر وڵاتێکدا بێ بە دڵنیایی کاریگەری لەسەر بازار دەبێت کاریگەری لەسەر چالاکی بازرگانەکانیش دەبێت لە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەم بارودۆخەوە کە بەهۆی بانقی ناوەندیەوە دروستی بۆ نەک یەکێ لە لایەنێکی پەیوەنددار یا وەزارەتێکی دیاریکرا و ئەم بارودۆخەی دروست کرد بێ بۆیە کاریگەری لەسەر جموجوڵە بازرگانەکانیش بە دڵنیاییەوە دروست کردووە بەڵام ئەو جموجوڵە کاریگەریەکی وای بۆ شێوەیە نەکردووە مەسەلەن بێتە هۆی کەمکردنەوەی کاڵا چونکە لە ڕابردوودا کاڵایەکی زۆر هاتۆتە بازارڕەوە لە کۆگاکاندا کاڵایەکی زۆر هەیە بەڵام کێشەکە لەوەدایە هەندێک لەو بازرگانانە کاڵایان بە قەرز هێناوە ئەو قەرزەی کە پێویستە بیدەنەوانێت دەبێت بە دۆلار بیدەنەوە بە دۆلار قەرزەکان وەرگرتووە بە دۆلاریش دەبێت قەرزەکە بدەنەوە بۆیە دەبێت ناچارن دۆلار بکڕن کە تۆ دۆلاریش دەکڕن بە نرخی بەرز دەیکڕن کەواتە لەو کاتەدا جیاوازەکە دروست دەبێت و هۆکارەکەی ئەوەیە گەنە هۆکارەکەەوە نێگەن کاڵاکی زۆر هاتووە ڕەنگە کاڵا کەمتریش لە ماوەیەدا هاتبێت ئەم بارودۆخ هاتووەتە پێشەوە بەڵام گرنگەوەیە ئەوانیش مافی خۆیانە کە هەندێک لەو کاڵایانە بە نرخێکی گرانتر بفرۆشن بەڵام بەو شێوەیە کە بێتە هۆی ئەوەی کە زیاد لە پێویست بێت سنوور ببەزێنێ چونکە عادەتەن لە هەموو بەرزبوونەوەیەکی بەهایە ئەگەر لە حدودی 3 تا لە ساڵ 4 زیاد بێت نرخەکەی ئاساییە بێ بەڵام کە لەوە تێپەڕی ئیترە و کاتەیە بێتەوە سنوورێکی بۆ دابنی. باشە هاوڵاتی چاوی لە ئێوەیە و حکوومەت ڕێکارێک بگرنە بەر بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی ئێستا کاتەوە ڕێکارانە چیەکەیەوە بەنسبەت ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەری گشتی بازرگانی یەکەم هەنگاومان ئەوەیە بەڕاستی ئێمە هەروکوتم چارەسەرەکان لەدەست بانکی ناوەندیایە کە بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازارڕەوە بۆی بەهاکەی دابەزێ بەڵام وەکو هەرێمی کوردستان ئێمە چیمان کردو هاتوین بەشە خۆرا و بەشە خۆراکی کە دابەش دەکرێت لە ڕێی پسوڵەی خۆراکەوە بەسەر هاوڵاتیاندا هەوڵمان دۆزی خێرای بکەین بۆ ئەوی خەڵک لانی کەم لەم کاتەدا کە دۆلار بەرزە نەچێتە بازار شت کرێت و کاڵاکانیش ئەوەنێتە نرخیان بەرز بێتەوە ئەو کاڵایانە زۆربەی خەڵک پێویستێتی دێشی بەکاری دەهێنێ ئەوەی کێکە لە هەنگاوەکانی کە ئێمە پێشنیارمان کردووە بۆ وەزارەتی خۆمان و بۆ ئەنجومەنی وەزرانیش کە لەمە دووە ئەو قەرزانەی کە هەیە یا ئەو مامەڵانەی کە دەکرێت لە ئاڵوگۆڕی سەیارە یانە کڕینی خانووە ئەمانە بە دینار بێت بۆ ئەوەی لانی کەم کەمێک کاریگەری هەبێت لەسەر دابەزاندنی بەهای دۆلار لە ناو بازاردا و جموجوڵێکی دینار زیاتر کەوێتە کارەوە خاڵێکی کە ئەومان کردووە مەسەلەن چاودێری بازرگانیمان تون کردووە بزانین لە هەر شوێنێکە بازرگانێک یا مارکێتێک ئەو کاڵایانەی کە دەستەی ناوێتێ بازاریا لە مارکێتەکە دایناوە نرخەکەی زیاد لە پێویستە بە دڵنیایی ئیجراعاتمان لەگەڵا کردووە. باشە بەڕێز نەوزاد ئەو بڵین عێراق هەندێک لە خواردنی هێنا ناو بازارەکانەوە بۆ هاوڵاتیان بە نرخێکی گونجاو پێوترێ نرخی پاڵپشتی کراوە کە مریشک و هێلکە و زیاتر پێداویستی ڕۆژانە بوو کە خەڵک پێویستی پێێتی ئەوە هیچ هەوڵێکتان ناوە بە هەمان شێوە چونکە لە عێراق وتیان بە هەرێم ناگرێتەوە ئێوە چیتان بەنسبەت ئەو هەواڵەی کە لە وەزارەتی بازرگانی عێراق بڵاو بۆتەوانەوە ئێستا هەندێک سیاریان بردووە بۆ هەندێک گەڕێکی هەژار نشینیان ناو بازاردا دەکەن شتێکە تەسەوڕەکەم ئیعلامی بێت زیاتر بەڵام ئەوەی ئێمە بەجددی لە دوێنێ ئێمە دەستمان پێکردەوە کوڵمەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان خۆم ئەمشەوە بەڕێوەبەری گشتی بازرگانی لەگەڵ سەرجەم پارێزگارەکان و سەرۆکیەکە ئیدارەکان قسەمان کردووە کە لەگەڵ چاودێری بازرگانی شارەکانی ئێمە کۆب بنەوە لەگەڵ بازرگانەکانی کە لە ڕابردوودا بە هەمیشە هاوکار بوون لە باڵدۆخی لەم شێوەدا هاوکارمان بن بۆ ئەوەی هەندێک لەو کاڵانەی کە هەیەە بۆ ئەوی بە هەرزان وەکو بڵێن بازارێکی هەرزان بازارە دروستکەن بۆی خەڵک بتوانێت ئەوەی بێوێ شت بکرێت لەوێ بکرێت بە نرخی هەرزانتر ئەمە دوو ئامانجی هاتوون بەدەنگتانەوە بەڵێ ئامانجی دوو ئامانجی یعنی ئەو کاڵایی کە بازرگانەکە هەیەی ساغ دەبێتەوە دەفرۆشێ زەرەر ناکە ئامانجی کەشێن ئەوەیە ئەوانەی تر تۆزێک کە نرخەکەی دابەزێن منافەسەی دروست دەبێت لە بینی مارکێتەکان و خەڵکیکایە بۆیە ئەم هەنگاوە بڵێ لە دوێنێەوە لە دهۆک دەستمان پێکردووە ئێستا دوێنێ چەندین بار هەڵگری هێلکە لە ناو بازار و گەڕەکە هەژارنشینەکانە لە بازاردا ڕەنگە ئێستا تەبەقی هێلکە بە 6.5 بە لەوێ بە 5,000 فرۆشراوە بازرگانەکانی کەش هەمیان ئامادەیان دەربڕیوە کە هەم لە ڕووی کاڵای خۆراکیەوە هەم لە ڕووی هێلکەوە مریشی ژێستە نرخی هەرزانە لە چاو ساڵ ڕابردوودا بۆیە بۆ کاڵای خۆراکی و بۆ هێلکە پرۆسەکە دەستی پێ کردووە هەمیان پێ کردووە بەڵێ لە دۆک دەستی پێ کردووە ئینشاءالله لەم ڕۆژانەش لە شارەکانی پارێزگاکانی کەش دەست پێ دەکەن لە هەموو ئیدارە سەر بەخۆ خۆتان چاودێریە بەڵێ چاودێری بازرگانی سەرپەرشتی پرۆسەکە دەکات بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی تەندروست بگات دەست خەڵکی باشە
نرخەکان بەرز بۆتەوە هەمومان نەزانینە چین شتەکڕین هەمووی ئاگرەکاتەوە چ داتایەک لای ئێوە هەیە ئاست یاخود چەندێک ڕێژەکەی زیادی کردو بۆ هەموو شتێک ئەوە یەکێک لەوانە پیازە کە نرخەکەی ئەوەندە زیادی کردو تا دوێنێ ئەنوود واز لە دۆلار بێنن سەیرێکی پیاز بکەن کە چەندێک نرخەکەی بەرز بۆتەوە چاودێریکردنی ئەم نرخانە چۆنە هەروەک لە سەرەتاوە باسم کرد لەگەڵ هەموو ئاڵوگۆڕێکی بە نرخی دراوە کاریگەری لەسەر نرخی کاڵاکانیش دەبێت بەڵام هەندێک کاڵا هەیە هی بەرهەمی خۆماڵیە کە خەڵک بەکاری دێنێ بەڵام هەندێک کاڵاشەی ڕەنگە بەوەی خۆی خواست و خستنە ڕۆ بازار ئەگەر خستنە ڕوو زۆر بێت خواست لەسەری کەم دەبێتەوانێک خستنە ڕوو زۆر بێت ئەگەر خواستیشی لەسەر زۆر بۆ خستنە ڕووی کەم بە دڵنیایی نرخەکەی دەگۆڕێت بۆیە ماوەیە بۆ ماوەیەک دەگۆڕێت هەندێک کاڵا هەیە بەڕاستی نرخیان نەگۆڕاوە بەڵام هەندێک کاڵاشەیە گۆڕاوە هەندێک کاڵا هەیە زیاد لە سنووری خۆشی گۆڕاوە یعنی ئێمە ئەوانەی کە زانین کاڵای ئەساسین و خۆراکین هەوڵمان داوە لەگەڵ بازرگانەکان تەنسیقمان کردووە کە ئەو نرخانە ئەگەر قازانجیش نەکەن بۆ نرخە بیفرۆشنەوەی چونکە ئێستا لە هەرێمی کوردستان کاڵایەکی زۆر هەیە ئەگەر بێت و ئەو نرخە زۆر بەرز بێتەوە خەڵکیش بۆی نانکردێ کەواتە کاڵاکە دەمێنێتەوە ئەکسپایر دەبێت بۆیە بازرگان ناچارە لە پێنا ئەودا کاڵاکەی ئەکسپایر نەبێت و بفرۆشێ بە نرخی کەمتر دەیفرۆشێ بۆیە هیوادارین لە ئایندێکی نزیکدا ئەو نرخانە بەوەکو ئەوەی هەندێک بەرز بۆتەوە دابەزێتەوە باشە بەڕێز نەوزاد من و تۆ لێرە بووین ماوەی لەمە پێش باسی بەشە خۆراکمان کرد کە چەند بابەتێک زیادی کرد ئەم پرۆسەیە چەندێک بەردەوامی هەبێت باشترە بۆی کە پاڵپشتیەک بێت بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت لە کاتێکا کە نرخەکان ئاوا بەرز بۆتەوە بە دڵنیاییەوە دابشکردنی بەشە خۆراک لە ئێستادا بۆ هەموو عێراق زەڕورە بەتایبەت بۆ هەرێمی کوردستانی چونکە ئەو بەشە خۆراکە زۆربەی خەڵک بەکاری دێنێت و ناچێت لە بازار بکرێ پێداویستەکانی خۆشی پێ جێبەجێکرا ئەوەی جاری پێشوو باسمان کرد پێوەست بوو بە ڕعای اجتماعی تا ئێستا هەرێمی کوردستانی نەگرێتەوە بەڵام لیستێک ئامادە کراوە کە بنێردرێ بۆ بەغدا لەمە دوای لە ڕێی بریکارەکانی خۆراک ئەو بەشی ئەوانش بێت و هەر چۆن پسوڵی خۆراک دابش دەکەن ئەویش دابش بکرێ بۆیە ئێستا لە کار دەکەن لەسەر ئەوەی کە ئەو لیستە بڕاتە بەغدا و خۆراکی بۆ بێت ئەوەی کە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانە جێبەجێکرێت ناڵێم لیستەکە ئامادە کراوە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕەنگە نازانم ناتوانم وعد بدەم بەڵام بە دڵنیاییەوە بە زووترین کات ئێمە هەوڵەدەین بینێرین بۆی ئەو خۆراکە لەگەڵ بەشە خۆراکی ترا بێتە ئێرە و ئێمە لە ڕێ بریکارەکانی خۆراک و دابەشیکەن بەنسبەت بەشیەکی ئەم ساڵەوە ئێمە دەستمان پێ کردووە لە 150 زیاتر دابش بۆ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان تەنها دووەک هەندێک تاخیر بۆ ئەویش چڵا لەمێ ڕۆژە ئەویش دەست پێ دەکا بەشە خۆراکان برنجە شەکرە زەیتە دۆشاوە فاسۆلیایە نیسکە هەندێک لە هەندێک شوێن ڕەنگە هەندێک مادە کەمتر نهاتێ بەڵام بەردەوامی دێت و ئەویش دابش دەکەین بۆیە بەشە خۆراکێکی زۆر هەیە ئێستا بەشی مانگی دوو سێش بەشێکی هاتووە بەشێکی زۆری خۆراکان هاتووە بۆیە پرۆسەی بدابشکردنی بەشە خۆراک بەردەوام دەبێ و هەوڵە دێن کە ئەم پرۆسەی هەڵمەتی هەرزانکردنی نرخی کاڵایش هەبێ ئەو کاتە بە هەردووکیان دەتوانین وا بکەین تەوازنێ بۆ نرخ لە بازاردا دابنرێت ڕاستە کێشە گەورەکەی هاوڵاتی خۆراکەکەیە کە هەبێ هەم بە نرخێکی هەرزانیش هەیبێ ئەبینین بەغدا یاخود بڵین عێراق کە بڕیارە داد کاریگەریە بێت لەسەری و دۆلاریش یاخود بڵین دینار بەرامبەر بە دۆلارە و کێشەی خوڵتر کردوتەوە هەرێمی کوردستان چیەکە بۆی کە بازرگانێکی باشیە بێ و بچێتە ئەو بڕیارانە کاریگەری هەیە بێ لەسەری یاخودنا ئێمە لە بەردەوام چاومان لە شوێنی کە نییە بزانین ئەوان چیمان پێ دەڵێن ئێمەوە جێبەجێ ئێمە خۆمان سیاسەتی خۆمان ئەو گۆزارتی بازرگانی ئەوڵە دێنە ئاسانکاری تەواو بۆ بازرگانەکانی خۆمان بکەین بە بەردەوامی بچین ئەو کاڵایانە بێن کە خەڵکی هەرێمی کوردستان پێویستیانە هەرچی ئاسانکاریش پێویست بێ بۆیان دەکەین ئێستا لە ساڵی ڕابردوودا ئێمە نووسنگەیمان لە دهۆ کردەوە بۆ بازرگانی بۆیە ئەو بازرگانانە کە لە دهۆک و دەوروبەری دهۆکرد نێنە هەولێر هەر لەوێ مامەڵەکانیان بۆ بکرێ هەوڵێن لە سلێمانیش لە ساڵدا محاولە بکەین ئێوەش بکەینەوانێ لە هەولێریشەوە خۆمان لێرین نایڵین ئیشوکاری بازرگانەکان بوەستێ هەرچی ئاسانکاری بێ بازرگانەکانی خۆمان دەکەین بۆی بازرگانەکانی خۆمان هەم ئەو وڵاتانی کە دەیانەوێت بچن و هەر کاڵایەکی لە سلێمانیشەوە جێبەجێەکەن هەوڵە دەین ئەوەی ئێستایشی لەسەر دەکەین بۆی لە سلێمانیش جێبەجێ بکرێت چونکە بۆی بازرگانەکانی سلێمانیش لەوێ بتوانن لەڕێی ڕێواتی چاودێری بازرگانیەوە ئیشوکارەکانی خۆیان بکەن باشە وەرزەکە سارد و سەرمایە ئەوەی تر دەستی پێ کردو بە فربارین بەتایبەت لە ناوچە سنووریەکان هیچ کاریگەریەکیە بووە لەسەر جموجۆڵی بازرگانی لەسەر جموجۆڵی بازرگانی بە دڵنیاییەوە ئەم بارودۆخە نەکات بارودۆخی بەرزبوونەوەی بەهای دۆلارەکە کاریگەری هەبووە ئەم جموجۆڵەر بە تایبەتی لە منتیقی حاجی وەمەران زیاتر ڕەنگ کاریگەری زۆرتر بێ لە چەند ڕۆژێک ئاویش ڕێگەکان بە بەردەوامی پاک دەکەنەوە بەڵام بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەری هەبوو بەڵام کاریگەریەکە بەو دەرەجەیە نەبووە کە کار بکاتە سەر بازار بەڵام خۆراکێکی زۆر هەیە لە بازاردا بەردەوامیش دێت و بەردەوامیش ئێستا ڕۆژانە مامەڵی بازرگانەکان دێنە لامان و مۆڵەتیان پێ دەدێن دەچنە دەرەوەی وڵات بۆ هێنانی ئەو کاڵایانە بە دڵنیاییەوە کاڵایەکی زۆر هەیە لە هەرێم لە کۆگەکانیشا کاڵای زۆر تێدایە بەڵام پێوەست لە بەم بەرزبوونەوەی دۆلارەوە هەندێک کاڵاکە بەرز بۆتەوە ئینشاڵڵا ویشدا دەبەزێت باشەوە نابێتە دەرفەت بۆ ساختکردنەوەی خۆراکی ماوە بەسەرچوو
بۆ قۆرەخکردنی بازار لە هەندێک خۆراک و کەلوپەل؟ سواز بۆ بازرگانە بەڕێزەکان کە لە هەموو بارودۆخێکە هاوکارمان بوون بە دڵنیایی بازرگانەکان زۆربیان ئەو هەستیاندا دروست بووە کە ئەگەر کاڵایە خراپ بێ خۆیان لە ناوی دەبن. بەڵام ئێمە ژۆکو تیمی چاودێری بازرگانی بە بەردەوامی لە بازاردان لە هەموو شارە و شارۆچکانی کوردستان لە هەر شوێنێک کە بزانین کە کاڵایەکی بەسەرچوو هەیە بە دڵنیایی و دەچین و دەستی بەسەرا دەگیرێ. لە ماوەیەشدا کۆمەڵی خەڵک ویستیان سوود لەو مەسەلەیە وەربگرن بە دڵنیایی ئیجااتیان لەگەڵا کراوە بە دەیان تەن کاڵای ماوە بەسەرچوو دەستی بەسەرا گیرا و لە ناوبران و غرامی کۆمەڵی مارکێتیش کرا کە هەم نرخیان گۆڕی بوو زیاد لە پێویست و هەمیش کاڵاکانیان کوالتیکەی باش نەبوو یان ئەکسپایر بوو. بەڵام خەڵک دڵنیا دەکەینەوە ئێمە لە هەموو شوێنێکین داوش لە هاوڵاتیان دەکەن چۆن هەمیشە هاوکارمان بوون لە کاتێکا کە دەزان دەچنە مارکێتێکەوە کاڵاکە نرخی زۆر زیاد لە پێویست بەرز بۆتەوە ژمارە تەلەفۆنی چاودێری بازرگانی لە شارەکانە هەیە پەیوەندیان پێ بکەن بۆی سەردانی ئەو شوێنانە بکەن چونکە تیمەکانی بازرگانیمان ئێمە کەمە بەشی هەموو بازار ناکە بەڵام لە کاتێک ئەگەر هاوڵاتیان وەکو چۆن بەردەوام هاوکارمان بوون ئێستش هاوکارمان بن بە دڵنیایەوە ئێمە هاوکاریان دەبین بۆ ئەوەی ئەو کاڵایانەیە کە دەزانین هەم کوالتیان باش نییە هەم نرخیان بەرزە هەم ئەکسپایرن دەستی بەسەرا بگیرێت. سپاسەوە دڵنیایەکی باشە بۆ هاوڵاتیان خۆشیان هاوکار بن لەگەڵتان بەڕێز نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵمان بووی زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.